ئەگەر نەوت بە سەرچاوەی ملیاران دۆلار و شادەماری یابووری هەرێمی کوردستان دابنرێت، ئەوە خاڵە سنووریەکان بە سەرچاوەی ملیاران دۆلاری دیکە و بە دڵی یابووری کوردستان دادەنرێت. ناوەندێکی گرنگی داهات و پارەیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستدا، شوێنی بەدەستهێنانی ملیاران دۆلارە. بودجە و پارەکەی لە چەندین وڵاتی دیکەی گیان زیاترە، ئەو شوێنەش هەرێمی کوردستانە. ماڵپەڕێکی هەواڵی عێراقی لە راپۆرتێکدا دەڵێت هەرێمی کوردستان لەلایەن دوو بنەماڵە بە ئیمتیاز و پارەیەکی زۆر بەڕێوە دەبرێت کە لە ڕێگەی نەوت و غاز و سەرچاوەکانی خاکی هەرێمەوە بەدەستیان هێناوە. لە نێو هەموو ئەوانەشدا مەلەفی دەروازە سنووریەکان لە سەروی هەموو مەلەفە مەترسیدارەکانی ناو هەرێمی کوردستانە، ئەوەش بەبوونی چەندین کاروانی وشکانی بازرگانی کە بە دڵی یابووری ملیاران دۆلار دادەنرێن. بفەرمونون بەناسینی چیرۆکی دەروازە سنووریەکانی کوردستان دەبێت ئەو نهێنیە چی بێت کە بەرپرسانی هەرێم بەو شێوازە دەروازە سنووریەکان دەپارێزن. بەبێ هەرێمی کوردستان، عێراق 21 دەروازە و بەندەری ئاوی فەرمی هەیە. لە دوای نەوت داهاتی خاڵە سنووریەکان 12% یابووری وڵات پێک دەهێنن کە ساڵانە بە 15 ملیار دۆلار دادەنرێت. جگە لە فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی، هەرێمی کوردستان 7 دەروازەی سنووری وشکانی سەرەکی هەیە کە ملیاران دۆلار داهاتیانەیە، کە 4 دەروازەیان فەرمین و سیانیشیان لەلایەن بەغداوە دانی پێدا نانرێت. 4 دەروازەیان لەگەڵ ئێراندایە. دەروازەی حاجی ئۆمەران لە سنووری پارێزگای هەولێر ساڵانە داهاتەکەی 800 ملیۆن دۆلارە. دەروازەی سنووری باشماق لە سنووری پارێزگای هەڵەبجە بەڕی داهاتەکەی ساڵانە 200 ملیۆن دۆلارە. دەروازەی سنووری پەروێزخان لە سنووری ئیدارەی گەرمیانە و ساڵانە داهاتەکەی 300 ملیۆن دۆلارە. دەروازەی سنووری گەرمێک سەیرانبەن لە سنووری پارێزگای سلێمانی بڕی ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانە دەگاتە 12 ملیۆن دۆلار. لە سنووری وڵاتی تورکیاشەوە هەرێمی کوردستان 2 دەروازەی سنووری هەیە، ئەوانیش ئیبراهیم خەلیل و دەروازەی سنووری سەرزێری لە پارێزگای دهۆک کە پێکەوە ساڵانە ئاڵوگۆڕی بازرگانی چێیاندا دەگاتە زیاتر لە 5 ملیار دۆلار کە دەکاتە زیاتر لە 6 تریلیۆن دیناری عێراقی. بەوەش دەتوانرێت موچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق دابین بکرێت. حوتەم دەروازە سێمێڵکایە لەگەڵ سووریا. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنها بەو دەروازە سنووریانەوە نەوەستاون، زیاتر لە 25 دەروازەی سنووری نافەرمی دروست کراوە کە باج و ڕسوماتی گومرکی تێدا کۆ دەکرێتەوە. لەو دەروازە سنووریانەوە ئاژەڵ و کەلوپەل و تەنانەت کەلوپەلی قەدەغە و قاچاقشی تێدەبڕێنن و لە ڕێگەی 13 ڕێگای وشکانی کوردستانەوە ڕەوانەی پارێزگاکانی عێراق دەکرێن. وەکەو ماڵپەڕە عێراقیە دەڵێت هەر ئەو دەروازە سنووریانەش بوونەتە ڕێگایەک بۆ بازرگانیکردنی چەک و کەلوپەلی سەربازی. داهات و پارەی خاڵە سنووریەکان چی لێ دێت و بۆ کوێ دەڕوات؟ بە پێی زانیاریەکانی ئەو ماڵپەڕە عێراقیە، داهاتەکانی هەرێم ساڵانە دەگاتە 22 ملیار دۆلار. بە شێوەیەک تەنها داهاتی خاڵە سنووریەکان ساڵانە زیاترە لە 10 ملیار دۆلار. ئەو پارەیە و سەروەت و سامانەش لە نێوان ئەندامانی حەزب دەسەڵاتدارەکان و نەوەکانیاندا دابەش دەکرێت. جگە لەوەش ڕۆژانە 600,000 بەرمیل نەوت هەناردە دەکات. ئەگەر نرخی بەرمیلێک نەوت بە 40 دۆلاریشدا بنرێت، داهاتەکەی لە ساڵێکدا دەکاتە 8 ملیار و 640 ملیۆن دۆلار. هەرچەندە ئەم زانیاریانە لەلایەن ماڵپەڕێکی هەواڵی عێراقی بەناوی ئۆنا ئەلخەبەر بڵاو کراوەتەوە، بەڵام ڕەنگە دامەزراوەکانی هەرێم ئەم زانیاریانە ڕەت بکەنەوە و پێشتریش حکوومەتی هەرێم وتوویەتی لە هەوڵدان بۆ ئەوەی ڕێگە لە کارە نایاسایەکان بگرن لە دەروازە سنووریەکاندا.